فرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه و سلم لە خزمەتانە بەیانەکەم بزانن ئەو کەسەی بەردەوام ئەستەغفر الله کە من لازم الاستغفار لە فەرمایشتەکە ئەفەرمێ ئەو کەسەی بەردەوام ئەستەغفر الله بکە لە خەو هەڵسا ئەستەغفر الله چوو بەرەو کارەکەی ئەستەغفر الله هەمیشە زمانی پشکێک لە دوعاکانی لە ذیکرەکانی بریتیە بە لە ئیستیغفار ئەفەرمێ من لازم الاستغفار جعل الله له من كل هم فرجا هرچی هم و غم بدڵی تۆ بێ خوا ڕۆشنایە بۆ دڵت ئەنێرێ ئەو هەموو غەمە لەسەر دڵت نامێنێ ومن كل ضيق مخرجا کەوتیتە هەر زاویەکی ژیان و زەحمەتی ژیانەوە خوا نەجاتت ئەدا ويرزقه من حيث لا يحتسب لە شوێنێکەوە کە خۆت هیچ حساب بۆ نەکردو خوا لێوە ڕزقت ئەدا واتە بەس بەردەوام بە لەسەر ئیستیغفار خوای گەورە ئەم سێ دەرگا گەورە کە هەر هەمومان پێویستمانە ئینسان چییە بە هەمێک جاری وایە ئینسان تەواو بێ بڕۆەکەن جاری وایە ئینسان هەموو غەمێک دڵ و دەروونی داگیرەکە نەتوانێ بخەوێ بخوا هیچ هەموو ژیانی ئەفەوتێ ئیستیغفاری زۆر کە دەرگا داخراوەکان لە ژیانی تۆ بە ئەستەغفر الله ئەکرێنەوە ئەستەغفر الله کلیلی دەرگا داخراوەکانی ژیانی تۆیە